دوای ئەوەی دادگای فیدراڵی عێراق بۆ چوونەکەی کۆمیسیۆنی پەسەند کرد لەسەر جیاکردنەوەی دەستی تەنها ئەو سندوقانەی کە سکاڵایان لەسەرا پرۆسەکە لە پارێزگای کەرکووک بەرەو کۆتایی دەڕوات و بەپێی زانیاریەکانی پەیامیش پێدەچێت لەدەی تەمووزەوە لە پارێزگای سلێمانیش دەست پێ بکات. ئەو حیزبانەی لەو بڕیارەی دادگای فیدراڵی نیگەران بوون تا ئێستا بێئومێد نەبوون و دەڵێن ئەگەر لەو سندوقانەی جیا دەکرێتەوە دەرکەوێت جیاوازی لە دەنگەکان هەیە ئەوان سوور دەبن لەسەر جیاکردنەوەی دەستی سەرجەم سندوقەکانی تر. ئەگەر لەو نمونەیە دەرکەوت کە تەزویری زۆر کراوە ئەوە پێویستە لەسەر کۆمیسیۆن پێویستە لەسەر محکەمەی اتحادی کە سەرجەم سندوقەکانی هەموو عێراق بژمێردرێتەوە چونکە ئەگەر لە نمونەیەکی کەم تەزویر دەرکەوت ئەو نیشانە ئەوەیە کە لە شوێنەکانی تر بە هەمان شێوە ڕوویداوە. چوار حیزبەکەی هەرێمی کوردستان کە لە دوای پرۆسەی هەڵبژاردنەوە لەسەر ساختەکاری و دزینی دەنگەکانیان سکاڵان تۆمار کردبوو ئێستا چاوەڕێی جیاکردنەوەی دەنگەکانن. لەو هاوپەیمانێتەی پێکشیان هێناوە بەبێ یەکدی بڕیار و قسەی جیای تێدا ناکەن. قوبولکردن قوبول نەکردنی ئەگەرێتەوە بۆ ئەو کاتێک کە دەنگەکان دەرەکەوێت چونکە ئەمە تەنها پێویست نییە بە ئەوەی کە هاوپەیمانی تاکلایەنە بڕیار بە بەڵام وەگەوەی کە چۆن لایەن چاکەخوازەکان پێکەوە لە هەنگاو کاریان کردووە لەسەر بەرزکردنەوەی سکاڵاکان بەدڵنیاییەوە هەوڵ ئەدرێ بە بڕیارێکی دەسەر جەمعی و بە ڕایەکی دەسەر جەمعی قسەکەن لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکان بەگشتی دەرەنجامی دووەم چونکە دەرەنجامی یەکەم دەرکەوت کە دەرەنجامێکی تەواو تەزویر بوو و جی متمانە نەبووە تەنانەت وای کرد حکوومەتیش دواکەوێت بەڵام ئەگەر هاتوو ئەنجامەکان بە جۆرێک بوو کە هیچ گۆڕانکاری نەگۆ هەر ئەی سلمێنەکە بەڕاستی جارێکی تەزویرێکی زۆر کراوە چونکە بەڵگەکان سەلماندویانە کە تەزویرێکی زۆر نەک بە دەنگ بە کورسی تەزویر کراوە نەک تەنها بە دەنگ و دوو دەنگ. پێداگری کۆمەڵی ئیسلامی و حیزبە ناڕازیەکانی دیکە و سووربوونیان لەسەر جیاکردنەوەی دەنگەکان بووە هۆی دووبارە جیاکردنەوەی دەنگەکان. هەر ئەوانیش ئێستا دەڵێن تا دەنگی هاوڵاتیان نەگەڕێنەوە سازش لە هەڵوێستەکانیان ناکەن. ڕایمیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.